ئەی ئەگەر ژنەکە هیلاک بوو تاگەرژنەکە بوو میزاجی توانای نەبوو ئەم پیاوە بڕۆی بەرەڵای پێتە شەرەف و ناموسی خەڵک بڕوا زینا بکە خوای گەورە چارەسەری بۆ داناوە نەک بە زۆر سەکسکە خوای گەورە دایناوە فەرمێ مثنى وثلاث ورباع تو موضوعك تقري أوش ناقري أما شعر سركي أو شعر سركي هي قرب ديت بيني خزانك وأما شيء وبيا وخزان يعني تو عكسي أم خالة عكسي أم خالة الله بزور سرجي كردن عكسكي يعني بحسن رضا سرجي كردن يعني إيوة دجي أمن يعني كواتر لقل أمان يعني كيو دجي أوين يعني ئاساییە بە زۆر سێکس لەگەڵ ژنەکە تا بە هیچ جۆرێک بۆ پیاو نییە ئەگەر ژنەکەی بەویستی بە زۆر و بە پێلەقە و بە شەق بێت بێ سێکسی لەگەڵا بکە کێشتی وە ئەوە دژی فیترەتە کاک دەروون ئەی بۆ لە دژی